با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەش دەکرێت. بینەرانی عزیز لاردکوێکن سڵاوی ئێمەتان لێبێ وەم کاتتان باش. ئێوارەی سلێمانیتان پێشکەشەکەین با سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی. بۆم ئێوارەیە میوانداری زۆر بەڕێز بەڵێنجافمان کردووە کە بەڕێزیان ڕاهێنەری هونەرەکانی کۆششکردنن. قسە و باسەکەین لەسەر خۆ ئامادەکردنی قوتابیان بۆ تاقیکردنەوە گشتیەکان و ئەزمونە گشتیەکان و باس لە ئەرکی مامۆستا و قوتابی ئەکەین لەو بوارەدا. سەرەتا وچانێکی کورد وەرەگرم و ئەگەڕێمە وڵاتان. بەرهەمەکانی دۆلفینسی خوانەکانتان بەتامتر دەکات. دووبارە سڵاوتان لێبێ پێشناوبڕەکە ئاماژەم بەوە کرد کە ئەمڕۆ زۆر بەڕێز کاک بەڵێنجاف لێرە میوانە لای ئێمە کە بەڕێزیان ڕاهێنەری هونەرەکانی کۆششکردنن. ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر خۆ ئامادەکردنی قوتابیان بۆ تاقیکردنەوەکانی ئەزمونە گشتیەکان و هەروەها ڕۆڵی خێزان و مامۆستا لەوڕۆوە. مامۆستا بەڵێن بەخێر بیت. زۆر سپاس. مەمنون. حەزەکەم سەرەتا سڵای خۆ بکەێنی. سڵامی بۆتان بۆ بەرنمەکەتان دەستان خۆش بۆم تەوەرە جوانە. هیوادارم ئەم ساڵێکی باش بێ بۆ قوتابیان و بۆ خێزانەکانیشان کە بتوان قوتابیەکانیان نمرێک بێن کە لە جێ طموحی خۆیان بوو بێت. ئامین ئینشاڵڵا هەروە بێ. مامۆستا حەزەکەم پێشەوە سەرەتای پرۆگرامەکە باز لەوە بکەین کە ئەم ساڵ بە حکمی ئەوەی کە بابەتەکان کەمتر خوێنراوە، ساڵی پێش و کەمتر هەر بە هەمان شێوە دەوام هەبوو خوێندن کراوە بە حکمی ئەوەی کە کۆرۆنا وای کردووە کە هەموو شتەکان بوەستێ بە تایبەت خوێندن. باسێکی ومەوەکە بزانم جیاوازی خوێندن لەم ساڵ وەک لە ساڵانی پێشوو چییە؟ بەدڵنیایەوە کۆرۆنا کاریگەری هەبوو لەسەر پرۆسەی خوێندن و بە تایبەت لە کوردستان ئەم کاریگەریە بەدیار کرا. بەڵام خۆشبەختانە ئەم ساڵ باشتر بوو لە چاو ساڵی پێشووتر کە هەردوو ساڵەکە کۆرۆنا وای کرد کە خوێندن کەمتر بخوێنرێ، قوتابی کەمتر لە قوتابخانە و لە ژنگەی خوێندندا بەشداری بکات بۆ هۆی کۆرۆناوە و هەندێک جار بە پرۆسەی ئۆنلاین ئاڕۆشتن و خۆشتەزانی پرۆسەی ئۆنلاین ناتوانی ئەو پەیامە جوانە بگەنێکرە ناو ژنگەی ڕاهێنان و ناو ژنگەی فێرکردنا هەیە. لەبەر ئەوە ئەم ساڵ باشە، خراپ نی لە چاو ساڵانی پێشووتریان خۆ لە چاو ساڵی پێشووتر کە کۆرۆنا هەبوو تقریبا نزیک لە 16 بۆ هەفتای بابەتەکان خوێنراوە خاصن بۆ قوتابیانی پۆلی 12. بەڵام گرفتی ئەوەش دروستە بێت کە خوێندکار مادە کەمتر ئەخوێنرێ لە ڕووی زانیاریەوە کەمتر زانیاری وەرەگرێت کە چێتە خۆناغاکانی دواتر ساڵانی داهاتووتر لە ئەم بابەتانەی کە نەیخوێندووە کاریگەری لەسەر دروستەکە بە جۆرێک لە جۆرەکانە بێ هەوڵ و کۆشش زیاتری لەگەڵا بدرێت یان خۆت لە پرۆسەی ساڵی خوێندنی تازەوە بە خێرایی بۆی دووبارە بکرێتەوە. لەبەر ئەوە کاریگەریەکەی دروست کردووە. بەڵام لە ڕۆیەکی تریشۆ قانجازی هەیە خاصن بۆ قوتابیانی پۆلی 12 کە بابەتی کەمتر داخڵە، بەڵام بۆ مەرجەی کە باشی وەوردی سعی بکەن چکە پرسیارەکان ورتر دێتەوە لە تاقیکردنەوەکاندا. ساڵان ئەیان و بەرەك بە بەرەك داغڵا، بەڵام ئێستا شانسی قوتابی بابەتەکان کەمتر داغڵا. وەکو مامۆستایەک هەستێکی ئەمە پەیامی خۆی بگەیەنێک ئەم کەمتر داغڵ بوونە. ئەم ڕێژەی کە داخڵە بە قوتابیانی پۆلی 12 تقریبا 7 بەندێک داخڵە لە زۆربەی کتێبەکان لە کۆی 10 بەند بۆ 12 بەند کە کۆی کتێبەکەیە. ڕێژێکی خراپ نییە بۆ قوتابی پۆلی 12. ئەتوانێت بە ئاسانی خوێندنەکەی بکات وەزاڵ بە بەسەر خوێندنەکەیەوە باشی کۆشش و سعی خۆی بکات. بەڵام بێ خوێندنەکەی زۆر ورد بێ، چونکە کە پرسیار لە شوێنی زۆر وردا بێتەوە لە کتێبەکەیدا کە ئەگەر پێشتر هەموو کتێبەکە داخڵ وایە پرسیارەکان ڕۆنتر و گشتگیرتر بوون لەوەی کە ئەم ساڵ لەواچێ پرسیارەکان ورتر و قورستر بێت. واتە هەر حەقیان لێیەکەنە مامۆستاکان. تۆ بێ پرسیار دابنی، یعنی پرسیار لە 12 بەند دابنی
ئاسانترەوەی لەوەی لە حەوت بەندای بنەی لەبەرەوە پرسیارەکان ورتر ئەبێ بۆ قوتابیان ئەبێ بەیان خۆیان باشی ئامادە بکەن خۆیان باشی سعی بکەن و ئەمڕۆ ئەم تەورە باسی وەکەن کە چۆن خۆیان ئامادە بکەن بۆ سعیکردن. پێشەوە باسی پرۆسی ئۆنلاینەکە پێم خۆشە باسیکی و پرۆسی ئۆنلاینەمان بۆ بکەیت بزانم ئەو پرۆسی ئۆنلاینە باش بوو خراپ بوو قوتابی تا چەند سوودی لێ وەرگرتووە؟ لە ڕاستیە پرۆسی ئۆنلاین بۆ قوتابی قوتابخانە جیاوازە لەگەڵ پرۆسی ئۆنلاین لە شوێنێکی تر لە زانکۆیەک لە شوێنێکی تر خوێنرێت لەبەرەوەی خوێندنی قوتابخانەوە خاصن قوتابی لەو خۆناغا پێویستی بە لێپرسینەوە بە دوواداچوون و مڕاجعەکردنەوە هەیە و هەڵساندن لێنە ناو پۆل و بەشداری پێکردن ئەوانە لە پرۆسی ئۆنلاینە ئەمە کەمتر بەردی ئەکرێت تەنها مامۆستا زانیاریەکە ئەگەێنێت بە قوتابیەکە و لێ ناپرسێتەوە کە ئەم زانیارە گەیشتووە نەگەیشتووە قوتابەکە تا چەند تێگەشتووە لەبەرەوە پرۆسێکی باش نییە بۆ خوێندن بۆ قوتابخانەکان لە ڕاستیە. زۆر باشە ئینشاڵڵا بەشکم هەر ئەم ساڵ بێت و ئۆنلاینە و ئینشاڵڵا ڕەوشەکە ئاسایی بێتەوە. کاک بەڵام باسێکی ئەومە بکە تاقیکردنەوەکان بۆ ئەم ساڵ چۆن دەست پێەکە کەی دەست پێەکە کەی کۆتایی پێەیە و قوتابی چۆن وەرگیراوە وەکو ساڵانی پێشوو هەر چەند سفرێکیانە بێ 3 سفرەوە بزانم یا ژمارەیان بێت نمرەکەیان 49 بێ ناکرێ بە 50 باسێکی ئەو مابوو کە حکمی چەند ساڵەکە لە خوێندندا بڕام زۆر زانیاریم لەسەری نییە. طبعاً لەم کاتێک ئێستا ئەم بەرنامە ئێمە تۆماریەکەین قوتابیانی پۆلی ناکۆتاکان لە کۆتایی تاقیکردنەوەکانیان بە حکومی کەسە کۆتایی مانگی 6 بەڵام بۆ خوێندکارانی پۆلی 12 لە هەرێمی کوردستان یەکەم ڕۆژی تاقیکردنەوەیان کە وەزارەت دیاری کردو پەروەردە 25 حوت یەکەم ڕۆژی تاقیکردنەوەکانەوێ بۆ هەموو قوتابیانی پۆلی 12 و بێگومان ئەم ئیمتحانەکە ئەکرێن تاقیکردنەوەکە ئەکرێ جیاوازی هەیە لەگەڵ ساڵانی پێشووتر لەبەرەوەی کە لە ناوەڕاستی هاوینایە پێشتر کاتی ئیمتحانەکە زووتر بوو و بە حکومی کە بەندێکی کەمتر داخڵە لەبەرەوەی خوێندکار بە باشی خۆی ئامادە بکات بۆ ئەم تاقیکردنەوەانە بێگومان دڵنیام لەوەی کە قوتابی ئەگەر باشی خۆی حاضر بکات دەتوانێت نمرەیەکی باش بەدەستبێنێ و کاتێکی باشیان لە بەردەسا بووەوەی کە لە ماڵەوە بن بۆی سعیکردنەکەن. زۆر باشە ئەو بۆ پێی کە باسی کرد تقریبا 25 ڕۆژ ماوەیان لە بەردەما بێ بە پێی ئەوەی کە ئەگەر لە یەکی حوتەوە حساب بکەیت تا 25 حوت ماوەی 25 ڕۆژان دەرفەت ئەبێ. وەزارەت بۆ خوێندکارانی پۆلی 12 40 ڕۆژێکی تەرخان کرد کە لە ماڵەوە بن ینی تقریبا لە 6 و لە 10 خوێندکار هاتوونەتەوە بۆ ماڵ بۆ سعیکردن. زۆر باش ئەو ماوەی کە لە بەردەستیانایە قوتابی پێویستە لە ڕووی کۆشش و لە ڕووی دەرونیەوە کە لە ڕووی دەرونیشەوە زۆر ئەبێ احتیمام بدرێ بە قوتابی زای قوتابی چی بکە یەکەم جار لە ڕووی کۆششە بۆمان باس کە دوای ئەو لە ڕووی دەرونیەوە کە قوتابی چۆن خۆی ئامادە بکە بۆ ئەو قۆناغا. زۆر باشە بێگومان یاسایەک هەیە لە پۆلی 12 ئەمە زۆر گرنگە هەر خوێندکارێک زۆرترین مڕاجعە و پێداچوونەوە بکە زۆرترین نمرە ئێنێ واتە زیادکردنی مڕاجعە و پێداچوونەوە یەکسانە بە زیادکردن نمرە لە بۆ قوتابیەکە واتە بۆ نییە ئەم قوتابێت تا چەندێک زیرەکە واتە زوو لە بابەتەکە تێگا قوتابیەکی تر خاوتر تێگات. ئەمە بۆ شوی ئیمتیحان ئیسفادەی لێکە بۆ شۆی تاقیکردنەوە کە خوێندکاری یەکەم جاری بێ بابەتەکە کۆشش و سعیتیاکات یاخود یەکەم جار بێت کە بە ئەو کتێبە ئەخوێنێتەوە بەڵام بۆ ئەو خوێندکارانی کە پۆلی 12 مەفروزە پێش 40 ڕۆژەکە منهەجیان تەواو کرد بێ مامۆستا بە جوانی پەیامەکەی خۆی گەیاند بێ قوتابی لە پەیامی مامۆستا تێگەیشت بێ لەم 40 ڕۆژە کاتی مڕاجعە و پێداچوونەوەیە. ئەم 40 ڕۆژە گرنگە قوتابی بتوانێت زۆرترین مڕاجعە بکات زۆرترین پێداچوونەوە بەسەر کتێبەکانی بکە زۆرترین پێداچوونەوە بەسەر کتێبەکان ناکرا طبعاً ئینسان کە معلوماتێکی تازە پێداچوونەوەی بۆ ئەکات ئەچێتە بەشی پێشەوەی یادگەی مێشک پێوترێ یادگەی ماوە کورت بەڵام کە مڕاجعەی بۆ کرد و بە چراچوونەوەی بۆ کرد ئەچێتە بەشی پشتەوەی مێشکە لە شێوەی ئەسپی دەریایە پێوترێ یادگەی ماوە درێژ. ئێمە پێویستەکە خوێندکار ئەو زانیاریانەی کە مڕاجعە و بەسەرچوونەوە پێداچوونەوەی بۆکە هەوڵدا زانیاریەکانی لە یادگەی ماوە درێژە خەزم بکات بۆ ئەوەی هەچ کاتێک ویستی زانیارەکە بهێنێتەوە یادی خۆی بخاتە سەر وەرەقی تاقیکردنەوەکانی بێتەوە یادگی پێشەوە بێتە سەر وەرەقەکە. ئەو خوێندکارانی کە زۆرترین مڕاجعەکەن لە پۆلی 12 واتە مڕاجعەکەت ئەو کتێبە بۆ نمونە کتێبێکی وەکو زیندەوەرزانی بێ مێژوو بێ زۆرترین خوێندنەوەی بەسەراکەن لەوەی کە خوێندکار یەک جار بخوێنێتەوە گەر خوێندکارێک 4-5 جار بخوێنێتەوە ئەم خوێندکارە دەمارەخانەکانی مێشکی بە باشی ئەم زانیارانە بەناویان ڕۆشتووە ئاسانتر ئەتوانێت بیهێنێتەوە یادی خۆی لە کاتی تاقیکردنەوەی وزاریە. بۆیە من پێشنیارە بۆ قوتابیانی پۆلی 12 بە وێژەیی و بە پیشەیی و بە زانستیەوە لەم 40 ڕۆژەی کە هەندێکشی ڕۆشتۆ ئێستا کاتەکان و تقریبا 26-25 ڕۆژێکیان ماوە هەوڵدن بەلایەنێکەوە 2 مڕاجعە بۆ 3 مڕاجعە بکەن ینی بە یەک جار کتێب تەواو نەکەن ینی بۆ نمونە 7 ڕۆژدا بدەن بۆ هەر مادەیەک و 8 ڕۆژدا بدەن بۆ هەر مادەیەک نا ئەوە بەڕای من ڕێگە تەندروستەکە نیە ڕێگە تەندروستەکە ئەوەیە کە خوێندکار
هەوڵ بدا 2 مراجعە بکات و مراجعەی شەوی ئیمتیحان و نێوانی ئیمتیحانەکان بێت بە 3 مراجعە بووی ئەمە زۆر کاریگەری دروستەکە لەوەی کە لە کاتی تاقیکردنەوەکانە زانیاریەکان بێتە یادگییان و بێتەوە بیریان و بتوان بخەنە سەوەرەخکە و گرنگە خوێنکار ڕۆژانە لەم کاتەدا 12 کاتژمێر کەمتر کۆشش نکات 12 کاتژمێر کەمتر کۆشش نکات گرنگە کە خوێنکاری پۆڵهۆلی 12 لەم چل ڕۆژێک کە ئیزندراوە بۆ تاقیکردنەوەی وزاری هەوڵدا هەموو ڕۆژێک 12 کاتژمێر کەمتر کۆشش نکات هەت ڕۆژێک لە 12 کاتژمێرکە کەمتر کۆششی کردتر میوانیان هەبوو سەرخاڵێک بوو خوانەخواستە نەخۆشیەک بوو هەوڵدا ڕۆژی دواتر تعویزی بۆ بکاتەوە 12 زیاد بکات ئەو چەند کاتژمێرە حەقی ڕابردووی بکاتەوە وە پرسیارەکەتان لە ڕووی دەرونیشەوە زیادبوونی قەلەقی و ترس و دڵڕاوکیە یەکسانە بە کەمکردنی نمرە بۆ ئینسان کە قەلق و دڵڕاوکی و ترسی هەبێ و هەر لە ئێستا ترسی ئیمتیحانەکەی هەبێ کە هێشتا لە چ ڕۆژەکەی تاقیکردنەوەکە نهاتووە مێشکی بەباشی ئامادە نابێ مێشکی مرتاح نابێ مێشکی هەموو دەمارەخانەکانی ئیش ناکە بۆ وەرگرتنی زانیاری لەبەرەوە هەموو زیادکردنی قەلقی و ترسێک تۆ بەباشی ناتوانانی ئیشەکەی خۆت بکەیت نەکەر بۆ قوتابی پۆلی 12 تۆ لە ژیانی ڕۆژانەی خۆشمانە لەو کاتێک کە قەلق و سترێسەبی یعنی زۆر جار عینەکەت کلیلەکەی خۆشت بۆ نادەزم موبایلەکەی خۆت نازانی لەکوێیە لەبەرەوە بە مێشکی ئارام و تەندروست و بە مرتاحی و ئیسراحەت کۆشتی خۆیان بکەن بەبێت ترس و قەلەقی زانیاریەکان باشتر خەز نەبێت لە مێشکیان و ئاسانتر توانن بخەنە سەر پەڕەکانی تاقیکردنەوە لەبەرەوە بۆی خوێنکار دەرونی دروست بێ پێویست ناکە هەر لە ئێستەوە بیر لە ئیمتیحانەکە بکاتەوە تەنها دەرونی مرتاحکە هەوڵدا ئەو کاتژمێرانەی دیاری کردو ئەو ڕۆژانەی دیاری کردو بۆ هەرمادێک بەباشی سعیدیا بکە یەک شتی تر کاک بەڵێن بۆ نمونەها مامۆستا هەمیشە ئەوی پێوتوین لە پۆلا کە لە پۆلا بۆ نمونە گوێ بگرن ئەو ڕۆژانەی کە ئەرکتان هەیە جێبەجێی بکەن بۆی لە ڕۆژی ئیمتیحانە یاخۆ لە ڕۆژی ئەو ڕۆژانەی کە سعی ئەەکەی ینی شتەکە بەلاتەوە تازە نەبێ چۆنە ئەوە ینی وەکو ئامۆژگاری چیە بۆ ئەو قوتابیانی بۆ نمونەها هەرچەند ئەخینە دوای ئەوە پرسیاری ئەوە کەم کە ئەو قوتابیانی لە پۆلی 5 ئەم ساڵە چنە پۆلی 6 بەس گرنگە بۆ قوتابی پۆلی 6 ڕۆژانە ینی سعی خۆی بک بە ڕێکوپێکی بۆ ئەوەی لە کاتی یادکردنەوەکەیە خۆ مەراجعەکەیە ئەوەی کە ئاماژە پێکرد کە بۆی بێتەوە یادی بێگومان جوانگوێگرتن لە پۆلدا لە مامۆستا لە 16 بۆ هەفتای بابەتەکە بۆ تو ئاسانتر ئەکا لە ڕووی تێگەشتنەوە چونکە مامۆستا ئەزمموی هەیە زانیاری هەیە ئەزانێ ڕێگاتەن دروستەکان بۆ شیکردنەوەی بابەتە چۆنە نمونەی بۆ ئەهێنێتەوە جوانکەڵەکەش نابێت لەسەری بێگومان جوانتر شیکاریەکە بۆیە خوێنکار بۆ نمونە ئەگەر بەبێ مامۆستا هەوڵ و کۆشش بدە زۆر هیلاکە بێ و زۆر جار ئەو ڕێگە تەندروستە نازانێت لەسەر بابەتەکە و تەنانەت لە بابەتەکە شتێ ناکە بەڵام زۆر جار بابەتێکی زۆر لای ئاڵۆزە کاتێک لە قوتابخانە مامۆستا لە ماوەی ئەو شلخولەکەی کە پێی دراوە دەرسەکەی بۆ شیکارەکە بابەتەکە بە تەواوەتی ئاسانە بێت لە لای خوێنکارەکە دواتر کە مراجعە و بەسەراچوونەوە و پێداچوونەوە بۆ ئەم بابەتەشەکە لەسەر ئەو ڕوونکردنەوەی کە مامۆستا بووی داوە ئاسانتر ئەتوانێت کۆنتترۆلی بکە و بە کاتێکی کەمتر مراجعەکەی تەواوەکە بەڵام ئەگەر خوێنکارێک لە پۆلا خەیاڵی ڕۆشت بێ نەچوو بێتە پۆلەوە ئاگای لە مامۆستانە بێ کاتێک بابەتەکە شیکارەکە کەمتر و کاتێکی ئیزحاستری ئەوێ و کاتێکی زۆرتری ئەوێ بۆی بابەتەکە تێبگات ئەمە لە پۆلی 12 شەڕی کاتە تۆ بتوانانی بە کەمترین کات زۆرتری مراجعە بکەیت بۆ ئەو خوێنکارانی کە بە جوانی گوێ ئەگرن لە مامۆستاکانیان بە تەرکیزێکی باش و کۆبیریان لەسەر شیکاری مامۆستاکەیە خۆیان مەشغوڵ ناکەن خەیاڵیان ناڕوە ئەوڵەدەن لەگەڵ قسەکانی مامۆستا تێبینی بنووسن ئەگەر پرسیارێکیانە پرسیارەکە بنووسن دواتر لە مامۆستایی بکەن ئەم خوێنکارانە باشتر تێئەگەن و زۆر جار ئەبیستن ئەڵێ خوێنکار ئەڵێ من تەنها ئەوەندە بەباشی گوێم لە مامۆستا کردووە دواتر خۆم کەمتر هیلا کردووە ئەنیستەرێکی نهێنی استراتیژی سەرکەوتنەوە ئەو کۆدەی کەم کەس سەرکەوتوو بووە لە پرۆسەی خوێندنیا یاخود لەو تاقیکردنەوە وەکارەکەی بۆ کە لە ژینگەی فێرکردنا زۆر بە جوانی و بە تەواوەتی ئاگاییوە سەرنجی بۆ لای مامۆستاکەی بۆ بەباشی گوێی لێگرتووە و هەموو زانیاری خستۆتە مێشکی خۆیەوە دواتر ئەو زانیارانە بەسەراچوونەوەی بۆ کردو بۆ کاری سەرکەوتنی لە پرۆسی تاقیکردنەوە قوتابخانەکەیدا بۆیە ئەو پرسیارم کرد هەنێ کەس هەیە هەنێ قوتابی هەیە ئەڵێ من تەنها هەرەونی داخڵ بکرێم خۆم بۆ ئەو دوایی ئامادە ئەەکەم بەڵام ئەوەش یعنی لە سایە پەنجای کۆنمرێ یان بەدەستێنانی نمرا بۆ کاتی وانەوتنەوەکە و گوێگرتنەکەی ئەگەر هەڵە نەبم بەدڵنیاییەوە تەمان ئێمە کە ئەوترێ خوێنکارێکی پۆلی 12 داخڵ ئەبێت بە تاقیکردنەوەی وزاری واتە ئەمە بەستاگرن لە لای وەزارەت و لە لای مامۆستا و لای هەموو خوێنکارێکی ئاسایی ئەوەیە کە ئەم خوێنکارە هەموو مامۆستا هەموو بابەتەکانی بۆ ڕوون کردوێتەوە تاقیکردنەوەی لە هەموو بابەتەکانە کردووە وەرزەکان تاقیکردنەوەی 26ەکە و مانگانەکانی هەموو شتێکی تەواو کردووە ئەم 40 ڕۆژی کە پێدرێ بۆ مراجعەکردنەوە بەسەراچوونەوە و پێداچوونەوەیە
نەک بۆ تازە سعیکردن لە بابەتێکە ئەنجاگەر خوێندکارێک لە پرۆسی ئەو 6 مانگێک لە قوتابخانەیە بە باشی گوێ لە مامۆستا نەگرت بێ لە پۆلە تاعاان زۆر هیلاکە بێ لە ماوەی چل ڕۆژەکە کاتی سعیکردن لە بابەتی تازە نییە کاتی ئەوە نیە تۆ بۆ یەکەم جار بابەتێک سعیتیا بکەی کۆشی تا بکەی و هەوڵی تا بدەی کاتی پێداچوونەوەی بەسەر زانیاریەکانی مامۆستاکەتە وەگەر خوێندکارێک بە باشی گوێی نەگرت بێ بالفعل ئەو ڕێژەی کە تۆ باسیەکەی ڕژی لە 150 دووبارە زیاکە چکە ڕژە لە 150 لەسەر خۆیت لە ڕۆژەکە لە ڕژە لە 150 بێ هیلاک بێ کەواتە لە 100 خەریکە بێ ئەو بابەتە بێ ئەمەش کاتە کاتێکی زۆرتری پێویستە بێ بۆی فرای زۆر مراجعە ناکەوێت زۆر باشە باسی ئەوەت کرد کە لە ڕووی کۆش و لە ڕووی دەرونیەوە قوتابی چۆن خۆی ئامادە بکە بۆ تاقیکردنەوەکان باسی ئەوکمان بۆ کە بۆ نمونە قوتابی بۆ نمونە چه دەرزێک لە سەرەتایە سعی بکە کامە دەرزانە بۆ نمونە کورسەکان بە اینجا ئاسانترەکان بە یاخود لە ماوەی وتە پێویست ناکە بۆ نمونە لە 7 ڕۆژات تۆ کتێبێتەوە کە بیکەی بە بەش بێ ئەم باسێکی شێوازێکی سعیکردنمان بۆ بکە بۆ قوتابی لە ڕاستیە ئێمە کە جەدۆل دائنین واتە خشتە دائنین بۆ مراجعەکردنەوەی دەرسەکان لە پۆلی 12 خاصن بۆ چل ڕۆژەکە کە جەدۆل بۆ خوێندکار دابنین بەم شێوازە جدەبولی بەدانێ وەکو بۆنی کە ڕێنمایی خوێندکارەکەین لە ڕووی شێوازی خشتەدانان و چۆنی بێ ئەو دەرسێک لە لای ئاسانە سەرتا لەو دەرسانەوە دەست پێ بکات ئەو دەرسێکە لە لای ئاسانە بۆ تۆ یەکەم مراجعە بۆ نمونە لە فیزیا ئەترسی لە ئابووری ئەترسی یەکسەر بۆ دەست پێەکەی 8 ڕۆژ پێ ئەچێ هەتا تاویەکەی واتە هەر قوتابێک بە پێی بیرکردنەوە بە پێی ئاستی زیرەکی خۆی لەو بابەتە بە پێی تێگەشتنی خۆی لەو بابەتە لە بابەتەکان کە زۆر مسەیترە بەسەریان بە باشی لی تێگەشتووە یەکەم جار لەوانەوە دەست پێ بکات گرنگ نییە بە پێی جەدۆلەکە داینە لەبەرەوە ئێمە بەلایانیکەوە دوو خشتەی سعیکردنی بۆ دانین دوو پێداچوونەی بۆ دانین پێداچوونەوەی یەکەمی وەسەر بۆ دەرسەکان بەلامانەوە گرنگ نییە کام دەرسە خاتە پێش کام دەرسەوە ئەو دەرسێکی تۆ زۆرتیا باشە ئەمە هەموو جارەگەڵین دەرس علمێکان بۆ نمونە ئەحیا و زیندەوەرزانی و کیمیا و فیزیا و بیرکاری یەکی 4 ڕۆژی بۆ دابنێت و کوردی و عەرەبی و ئینگلیزی زمانەکان یەکی 3 ڕۆژ لە بەرامبەریش بۆنم بە بەشی وێژەی مێژوو جوگرافیا و ئابووری بیرکاری 4 ڕۆژ بێ زمانەکان یەکی 3 ڕۆژ بێ بەڵام خوێندکار هەیە بۆ ناڵە من لە ئینگلیزیا باش نیم خاوم باش تێنەگەشتم ئەو کاتە نیو ڕۆژ یاخود تاکە یاخود ڕۆژەکەدا بە ئینگلیزی لەم لە مێژووکەی کەمەکاتەوە لەم لە ئەحیاقی کەمەکاتەوە بەم شێوازە لە خشتەی دووەمە لە مراجعەی دووەمی لە چل ڕۆژەکە مراجعەکەم بەدڵی خۆی کاموانە لە پێش کاموانەوەکات بەڵام لە مراجعەی دووەمە ئێمە وا بە باشی ئەزانین یەکەم ئیمتیحانی وزاری کامەیە لە مراجعەی دووەمە ئاخر دەرس بخاتە ئەو مراجعە واتە یەکەم ئیمتیحان ئەم ساڵ لە 25 حەوت زیندەوەرزانی لەگەڵ مێژوو لە بەسەراچوونەوە لە مراجعەی دووەمیانە آخر دەرس کە سعیتیا بکەن بە ئەحیا بێت و لەگەڵ مێژووە بۆ ئەوی کە باید چون بۆ تاقیکردنەوە شەی پێش تاقیکردنەوە ئەو دەرسە تەواو بکەن واتە آخر زانیاری کە لە مێشکانە گەڵاڵەیەکەنەوە بەسەراچوونەوەی بۆکەن زیندەوەرزانی یاخود مێژوو بێ کە سبەینی ئیمتیحانی ئەو دەرسەکەن بەو شێوازە باش بزای ڕۆڵی مامۆستاکان چیە لە ئامادەکردنی قوتابیان لە پۆلەکانی خوێندنە لەو کاتێکە قوتابی تاقیکردنەوە ئەکا ڕۆڵی مامۆستا چییە لەو کاتەیە چۆن بێت تەمان ڕۆڵی سەرەکی لە پرۆسەی خوێندنە بریتێ لە ڕۆڵی مامۆستا ئەویش بریتێ لە ڕوونکردنەوە و شیکارکردن و جوانگەیاندنی زانیاریەکان بە قوتابی و نەهێشتنی هیچ پرسیارێک لە مێشکی قوتابیەکە و وەڵامدانەوەی هەموو پرسیارەکان مامۆستا تەنها ئەمەی لەسرە دواتر قوتابیەکە دێت تەنها ئەو زانیاریانی مامۆستاکە سعیتی ئاکات و کۆششتیاکات و هەوڵی تیادا واتە ڕوونکردنەوە و تێگەشتن لە بابەتەکە ئەرکی مامۆستایە و ئیشی مامۆستایە ئیشی خوێندکارەکەش ئەوەیە کە دواتر بەسەراچوونەوە و سعی لەو بابەتانە بکە کە مامۆستاکە بۆ ڕوونکردێتەوە زۆر باشە بزای ڕۆڵی خێزان چیە لێرەیە خێزانە بێت چ ڕۆڵە بگێڕێ بۆ ئامادەکردنی قوتابی پێم خۆش بم پرسیارکە تەعاان ڕۆڵی خێزان زۆر گرنگە لە ڕووی دەرونیەوە بە خوێندکار لە ڕووی دەرونیەوە بۆ قوتابی زۆر کاریگەری دووستەکات لەسەر تێگەیشتنی ئەو خوێندکارەوە لەسەر هەوڵ و کۆشتەکانی بێگومان هەموو خوێندکارێک هەموو قوتابیەک پێویستەکە خشتەیەکی سعیکردن و کۆششکردن لە سەرای ساڵی خوێندنەوە بۆ خۆی دابنێت و خاصن لە چل ڕۆژەکە و لە زیندان و ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی وزاری و هەوڵدا بە ماڵەوە بڵێت چکە زۆر ماڵە زۆر جا پێڵن ئەستا بڕۆ سعی کەوت کە کاتی سعی تۆیە خودی ئەم قسە لەبەر دڵسۆزی قوتابیەکە ئەکرێت لەبەر دڵسۆزی خوێندکارەکە ئەکرێت بەڵام خوێندکارەکە ئازانێتەوە ئەمە دقی لەسەری ئەخوێنن بێزارە بێ نەفسیان خۆی تێکەدانا بۆی ماڵەوەش هاوکاری خوێندکارەکەی بکەن هەوڵدەن ژنگێکی ئارام بۆ خوێندکارەکە دابین بکەن ئەو ماوە هات و چۆ و خەرەباڵخی و سەردان و چوونە دەرەوە کەمتر بکەنەوە لەبەرەوەی کە مدەتێکی تقریبا 40 ڕۆژێکە 45 ڕۆژێکە خوێندکارە لە ئیمتیحانێکە 2 مانگێک لە تاقیکردنەوەکانە ئەو 2 مانگە لە خۆیان خۆش بن و هاوکاری خوێندکارەکەیان بکەن و لەگەڵ خوێندکارەکە
قسە بکەن خشتە و جدۆلی کاتی سعیکردنی خوێندکارەکە کامەیە بۆی بەپی خشتە و جدۆلی سعیکردنی ئەو قسەی لەگەڵا بکەن لەگەڵ لەو کاتێک کە کاتی پشووی خوێندکارەکەیە دایک یاخود باو یان برای گەورەیان کەسێکی گەورەتر لە ماڵەکە بە خوێندکارەکە لە بڵێت سعیکەم خوێندکارە تووشی بێزاری بە تاقەتی بێ لە ڕوو زۆر ناخۆشە بەسەر من سعی ناکەم خۆم زانم جدۆلی خۆم چۆنە بۆ ئەگەر جدۆلەکەی بزانێ و کاتە لە خوێندکارە هێت کاتی پشوێتی وەخی گرنگیشە بە خوێندکارەکە نەفسیان خۆی تێک نەدا کاتێک دایک و باو بەم قسەی پێڵە پێش ناکە تۆ قەچیە بەسەر منە خۆم زانم جدۆلی خۆم چۆنە وڵا بەپی جدۆلەکەم بیستە کاتی پشووی منە خەمنە بە سعی خۆم بە باشی ئەەکەم ئەگەر ئەم مامەڵە تەندروستە هەبی لە نێوان خێزان و خوێندکارە لە هەردوو کە هەردوو لایەن کاریگەری لەسەر یەکتری دروستەکەن خوێندکارەکە لە ڕووی دەرونیەوە کێشەی بە دروست نابێت پەشیخوان لە ڕاستیە سعیکردن لە 140 پرۆسەکەیە شێوازی هەوڵدان و ژینگەی سعیکردنەکە لە 160 بابەتەکەیە کەواتە خوێندکار لە ڕووی دەرونی لە ڕووی ئەو ژینگەی کەتیاتی لە 160ەکەی بەباشی کەڤەر کرد بێت جوان ئەخۆی ئامادە بۆ کرد بێت لە 140ەکەشی ئەکەوێتە سەر سعیکردن و کۆششکردنەکەی کە ئیز نەدرێ بۆ 40 ڕۆژە لەبەرەوە گرنگە ڕۆڵی خێزان زۆر کاریگەری هەیە لەم بابەتە ئەبێ هەم خێزانەکان بە شوازێکی تەندروست مامەڵە لەگەڵ قوتابیەکان بکەن و هەوڵ بدەن باش بن لەگەڵ خوێندکارەکانیان لە ڕووی خواردن ئامادەکردن بۆیان خواردنی تەندروست بخوات بۆ نمونە خزمان و قەرەباڵقی زۆر نەکرێت چونە دەڕۆی زۆر نەکرێت لەوەی خوێندکارێکی پۆلی دوانزان درە مانگی حەوتە خۆرە ئەم مانگەمان ماوەبات و زەبچین بۆ سەیران حسابی ئەوە ناکە کە ئەم تەلەبەیەکی پۆلی شەشی هەیە پۆلی سێ هەیە بەداخەوە گرنگە ئەو قوربانەی بدرێت بۆ قوتابی هەوڵ بۆ نەژوورێکی تایبەتیش نەبێ سوچێکی تایبەت لە ژوورەکە بۆ ئەو دابین کرا بێت بێدەنگی بپارێزرێ و خەوی خوێندکار زۆر گرنگەکە ماڵەوە ڕاجعی بکات بۆنە هەندێک خێزانێ لە دوای کاتژمێر 12 خەون پێویستەکان ئەم خوێندکارە پێش کاتژمێر 12 خەوتە بێ ئێ ماڵەوە ئەو قەرەباڵقی و دەنگەتەنگی تیابێ ئەم قوتابی ناتوانێت کاتژمێر 12 بخەوێ ئەگەر کاتژمێر 12 نەخەو ئێمە شەپۆلێکمانە لە مێشکا پێش ترێ شەپۆلی ئەلفا ئەم خوێندکارە ئەبێ لەو کاتا خەوت بێ بۆی مێشکی بەر ئەو شەپۆلە کەوتە بێ ئیشی شەپۆلی ئەلفا ئەوەیە کە زانیاریەکان لە بەشی پێشەوەی مێشک ئەگوازێتەوە بەشی پشتەوەی مێشک واتە لە یادگەی ماوەکوتەوەی گوازێتەوە بۆ یادگەی ماوە درێژ و ئەو زانیاریانی کە ڕۆژانە وەرگیراوە هەمووی خزنەکان لە مێشکە ئەگەر خوێندکار دوای 12 شەو بخەوێ ئەم زانیاریانی دەست ناکەوێت کەواتە هەم بۆ خوێندکارەکە گرنگە لە جەدۆلی خەوتنە پێش 12 شەو بخەوێت و هەم بۆ کاتژمێر بخەوێ باشە کەی هەست بۆ نمونە باشترین کاتی سعیکردن هەمیشە ئەڵێن بەیانیان باشە ئەنی کەسێک بۆ کەسێکی تر ئەمە ئەگۆڕێ یاخود ئەمە شتێکی بێگوبان لە کەسێک بۆ کەسێکی تر ئەگۆڕێت شێوازی سعیکردن و کاتی سعیکردنەکە بەڵام ئێمە دایمە کرار لەسەر ئەواکەینەوە هیچ خوێندکارێک نابێت لە دوای 12 شەوە سعی بکات زۆر خوێندکارەڵێ من لە دوای 12 مێشکم باشیشەکە لە ڕاستیەوە ئەمە غەڵەتە ئەمە لەبەروی بە غەڵەتی خۆی ڕاهێناوە ئەبێ خۆی چاک بکات زانی منوا بووم من خۆم یەکێک بووم لەو کەسانی کە نازام خەوم لێت یەکچوو بوو یاخود ئەو سترێسەیەکە طبعا قۆناغێکی زۆر سەختە بۆ قوتابی ینی هەمیشە باس لەوە ئەکرێ مەسەلەنا سەختیەکانی ژیان چیەکێک لەو سەختیانە ئەو چل ڕۆژەیە کە تەلەبا قوتابی زۆر بیری لێ ئەکاتەوە ینی لەوانەیە من مەبەستێکم هەبوو بێ لەوانەیە هەنێکی تر مەسەلەن بەلایەوە گرنگ نەبوو بێ شتێکە بەڵام قۆناغێکی زۆر گرنگایی ئەوە بێ کە خەوت لێت یەک چووە طبعا ئەم قۆناغە زۆر گرنگە لەبەرەوە ئەم قۆناغە پسپۆڕێتی تۆ لە ژیانە دیاریەکە ئەم پسپۆڕێتی تۆکە لە ژیانە دیاریەکە سبینێکە تۆ لەو پسپۆڕەتا ئیشێکریتر داهات و سەرچاوە و بژێوی و تەنانەت پەیوەندەکانیش لەو ژینگە ئەبێ کە ئەم پسپۆڕەتی پێوەی بەستراوەتەوە کەواتە زۆر گرنگە خوێندکار و قوتابی ئەم 40 ڕۆژەی کە لە بەردەستیانەیە من پێشنیار بۆ خوێندکارانە ناکەم پێشتر جەدۆلی خەیان بە جۆرێک بۆ لەم 40 ڕۆژە بێن هەوڵ بدەن بیگۆڕن غەڵەتە بەڵام هەوڵ بدەن شەوی تاقیکردنەوەی وزاری پێش 12 شەو بخەون بەڵام بۆ هەر خوێندکارێکە ئەم ساڵاتێتە قۆناغی 12 گرنگە پێش 12 شەو بخەوێ و ماڵەوەش خێزانیش هاوکاری بن کە پێش 12 شەو ئەم خوێندکارە بخەوێ 6 کاتژمێر بۆ 8 کاتژمێر خوێندکار بخەوێ لە کۆی 24 کاتژمێرەکە زۆر باشە بەڵام نابێ بۆ منە لە 6 کاتژمێر بەسەرێکەوە کەمتر بخەوێتە 12 بخەوێت تاوەکو 6 و باشە نیوەڕانیش دەتوانێت کاتژمێرێک بخەوێ ئەمە باشترین شێوازی خەوتنە بۆ خوێندکار و بۆ قوتابی و بۆ نمونە تاقیمانیان زۆر ئاسانە تاقیمانیان 4 کاتژمێر سعی بکە دوای نیوەڕان 4 کاتژمێر سعی بکە 4 کاتژمێر سعی کاکە 12 کاتژمێرەکە ئیتر کیفایەتە بۆ سعیکردن بۆ تاقیکردنەوەی وزاری زۆر باشە بزای باسێکی کەشی ناوپۆل و هۆڵی تاقیکردنەوەکانمان بۆ بکە چۆن بێ مامۆستاکان چۆن معاملە لەگەڵ قوتابیانە بکەن عادەتەن خۆی هەمووی سترێسە قوتابی لەو کاتە شێوازی وەڵامدانەوەی پرسیارەکان چۆن بێت چۆن جواب باتەوە طبعا ئێمە شتێک هەیە زۆر گرنگە ئەوکو باسیشمان کرد خوێندکار هەتاوەکو لە ڕووی دەرونیەوە
دەرونێکی ئارام و هێمن و لەسەرخۆی هەبێ خۆی ترس و قەلەقی نەکات لە کاتی سعیکردنەکە بیر لە تاقیکردنەوە نکاتەوە نەترسە لە ئێستاوە ئەم خوێنکارە سەرکەوتوو ئەبێ لە پرۆسی فۆلی 12 زۆر جار ئەبینی خوێنکارێک زۆر زیرەک بۆ لە قۆناغەکانی تر دەرەجەکانی زۆر باش بووە بەڵام لەبەر هۆکاری ئەم سترس و قەلەقی و ترسە خاستان لە کچانە ئەمە زۆرە لە کچانمان زۆر زیرەکەن بەڵام لە چ ڕۆژەکە و لە تاقیکردنەوەی زاری بەهۆی ترس و قەلەقی لە ڕاوکیەوە نمرەی باش بەدەست ناهێن پێویستە خوێنکار لەم چل ڕۆژەوە کە سعیەکات تەرکیزی تەنها لەسەر سعیەکە بێ بیر لە داهاتوو نکاتەوە ڕابردوو مردووە داهاتووش بەتاڵەوەی کە زیندووە خودی ئێستایە کەواتە لە ئێستا ئەبێت دەرونێکی تەندروستەوە سعیکە بە مێشێکی تەواو ئارامەوە سعی بکە بیر لە تاقیکردنەوە نکاتەوە لێسە تۆڵێ ئەمە بێتەوە امتحان تۆڵێ چی بێتەوە تۆ بڵێ خۆت بێ ئەوە نا خوێنکار زۆر گرنگە شەوی پێش ئیمتیحان بە دەرونێکی ئارام و تەندروستەوە سعی تەواو بکات پێش 12 شەو بە باشی بخەوێ پێش 12 شەو بە باشی بخەوێ بەڵام شەوی امتحان خەو نییە بەخوا باوەڕکە هۆکاری زۆربەی دەرەجە نەهێنان لە قوتابی پۆلی 12 کە شەوی امتحان ناخرێ یەکەم امتحان خراپە بێ یەکەم امتحان خراپێت تەسیری دەرونیە خاتە سەری هەموو امتحانەکانی ترش خراپە بێ واتە هەموو تاقیکردنەوەکان خراپە بێ بۆیە ئەم چارەسەرەکە ئەوەیە خوێنکار شەوی تاقیکردنەوە ینی بڵێ بەیانی یەکەم ڕۆژی تاقیکردنەوەیەتی چی بکە شەوی یەکەم شەو بڵێن بۆ بەیانی امتحان ئەو شەوە ئێمە پێشنیارەکەین کە پێش مەغریب پێش ئێوارە سەعاتی پێش مەغریب یعنی نیو سەعات پێش مەغریب و نیو سەعات دوای مەغریب واز لە سعیکردن بێنێ ئەو ئێوارە نەکەڵ خێزانەکە دابن شوێنانێکی تەندروست بخوات زۆر نەخواتوە کەمیش نەخوات برسی بێ و هەوڵدایتر سەعات 8 شەو تاوەکو 10 شەو مراجعێکی بابەتەکانی بکاتەوە سعیەکی بابەتەکانی بکات پێداچنەوەکی بۆ بکات پرسیاری وزاری ساڵانی پێشووتر حەل بکات ئیتر لە سەعات 10 خۆی ئامادە بکات بۆ خەوتن ئیتر چێ دەمودانی بشوات خۆی حاضر کات جلەکانی قوتابخانی ئامادە بکات دەفتەر و قەڵەم و لاستیک و هەموو پێداویستی و ساحیبە و هەموو حاسیبە هەموو شتەکان کە پێویستە بۆ قوتابی کە گرنگە ئامادە بکات بۆ ئەوش نەبوو بانیش پرسە بێت هەموو شتێکی باجوو کێشەی باجیشمانێمی باجی دیار نامێنێ باجەکەی و هەبیەکەی ئامادە بکات بۆ تاقیکردنەوە هەموو شتێکی ئامادە بکات 11 شەو بخەوێت یعنی 12 شەو بخەوێت بەیانی بە دەرونێکی تەندروست ساڵ بچێت خۆی شپرزە نکات و فریان ناکەمەوە نان و چایەکی بەیانی باش بخوات تەندروست بخوات هەوڵ بدا بە ساری خۆی نەچێ بۆ تاقیکردنەوە بە ساری ماڵەوەیان نەچێت بە تاقیکردنەوە خوێنکارمان هەبووە یەکەم ڕۆژی تاقیکردنەوە تووشی حادسەی سیارە بە مەشغوڵ بووە تاقیکردنی لەدەستداوە تووشی حاڵەتێکی دەرونی بووە تاقیکردنەکانی ترش کاریگەری لەسەر دروستکردەوە هەوڵدا یعنی بە ساری خۆی نەچێ بە ساری ماڵەوەیش نەچێ هەوڵدا بە تەکسی بۆی ئەگەر شتێکیش ڕووی بدایە خۆی سایقی نەکات خۆی شۆفێری نەکات خۆیان زۆربیان خوار 18 ساڵن ناتوان شۆفێری بکەن بەڵام هەندێک جار خۆیان بە ساری خۆیان بەکارێنەوە باشنی ئەوە دوای ئەوەی کە بەیانی لە ماڵ دەرچوو لەگەڵ کەس نەچێت بۆ تاقیکردنەوە لەگەڵ هیچ خوێنکارێکی پۆلی 12 نەچێت بۆ تاقیکردنەوە بۆ ئەوە داخڵە ئەزای ئەمە گرنگە لاچی ئەمە بێتەوە ئەم قسانە خوێنکار ئاڵۆز دەکە ئەچێتە ناو حەوشەی تاقیکردنەوەیش کە ئەچێتە ناو حەوشەی تاقیکردنەوە لەگەڵ هیچ خوێنکارێک جگە لە چاکوچۆنی باسی دەرس و سعیکردن و ئەمە نەکات چی گرنگە ئەم سەڵاتەوە بێتەوە بەخواواڵێ ئەم قسانە زۆر کاریگەری دروستەکات تۆ نیو سەعاتی دەرەچێتە ناو تاقیکردنەوە کە ئەشێتە ناو تاقیکردنەوە مامۆستاکان تەفتیشیەکەن زۆر بە ئارامی بچێتە شوێنەکەی خۆی بدۆزێتەوە ڕەحلەی خۆی بدۆزێتەوە لە شوێنەکەی خۆی دابنیشێ بە دەرونێکی تەندروست و ئارامەوە گرنگە مامۆستاکانی چاودەری هۆڵەکان زۆر هێمن و یعنی ئاگایان لە لانی دەرونی خوێنکارە قوتابیەکە بێ مامەڵی ڕقلەکان لەگەڵانەکان قسەی بەرز نەکەن ناڕەحەتیان نەکەن هەڵدەن هێوریانکەنەوە خوێنکاریش کە وەرەقەی پرسیارەکانی وەرگرت یەکسەر ئەسیلە هەڵەداتەوە یەک دەقەدای بێ بە ئیسراحەت بۆ نمونە ئەنا سەبەر و دڵکێشێ دەرونی خۆی ئامادە بکە لە دڵی خۆی بڵێ ئەوە زۆر قورسە باوەڕکە ئەم شتە بەسیطانی کە ئێڵێن زۆر کاریگەری دروستەکە زۆر کاریگەری دروستەکە لەسەر خوێنکارەکە یەکسەر ئەسیلەکە بەرز نکاتەوە بەم شێوازێک ئەسیلەکە دەسەکە خودی ئەم مامەڵەتکردن ئەم جوڵەیە یەکسەر سترێس و قەلەقی دروستەکە دای بنێت پرسیارەکە بڵێ ئەوە چی ئێستا هەمووی بە ئاسانی وەڵامەدەوە پرسیارەکە هەڵبداتەوە قەڵەمێکی دار بەدەستەوە بگرێ پرسیارەکان بە وردی جوان بخوێنێتەوە هەچ وەڵامێک کە ئەزانێ بۆ پرسیارەکە بۆی دێ جارە بەس خوێندنەوەی بووەکە بە نوکە قەڵەمێک دیاری بکا وەڵامەکە بۆ یەکەم پرسیارکە ئیبینی مێشک یەکسەر وەڵامەکەی داتەوە دایمەن ئەو پرسیاری کە ئیبینی مێشک وەڵامەکەی یەکسەر داتەوە دایمە ئەو وەڵامە ڕاستەکەی بۆیە زۆر گرنگە کە خوێنکار بۆ شێوازە دابنێت دواتر لە ئاسانترین پرسیارەکان دەستکا بە وەڵامدانەوە قورسەکان بهێڵێتەوە بۆ کۆتایی دوانتر بە باشی بیری لێ بکاتەوە بۆ خودی پرسیارە قورسەکان ئێمە یاسایەکمانێ زۆر گرنگە بە خوێنکاران لێو کاتێک کە سەعیەکات ئەمە بۆچی لە کاتی تاقیکردنەوە تۆ شتێکە لە بیر نەچێ بۆ ئێوە شتۆ بکەوێتەوە لە کام لاپەڕێ لە کام بەشایە بۆیە گرنگە خوێنکار
ئێرە کاتێک کە سعیەکە بزانێ بە لە کوێ سعی کردووە لە ژوورەوە بووە لە سەربان بووە لە باخا بووە بەدەم ڕێوە ئەڕوا ڕاکشاوە بۆ منە دانیشتۆ سعی کردووە ئەگەر بۆ منە خودی بابەتەکەشی بیر نەکرێتەوە خودی ئەو شێوازی کە سعی تیا کردووە ئەمە یارمەتی دەبێ بۆی کە پرسیارە قورسەکەشی بیرکەوێتەوە مەگەڵ فێرکرابوو هەمیشە بە نووسینەوە سعیمە کردیان و بیرە ناچێتەوە بەس ینی فکرێکی زۆر باشانی کە شتەکانم لەبەر ئەکرد بۆ منە بە نووسین ئەم نووسیەوە لە شێوازێک بۆ شێوازێکی تر ئەگۆڕێ ئەمە نامانوێت بڵێم کامە شێوازە باشەکەی بەسەوە بوو ینی یەکسەر بیر دەکەوێتەوە تۆ باسی شێوازەکەت کرد ینی لەکوێ سعید کردووە چۆن سعید کردووە بە نووسینەوە بەدەم ڕۆشتنەوە بۆ کتێبەکەت خوێندوێتەوە لەسەر پشتکەوتوی شێوازەکە کامە بووە ئەوڵدی ئەو کاتەی لەو بابەتە سعید کردووە ئێستا لێن حەنا بیر ناکەوێتەوە چۆن سعیدیان کرد لەکوێ بووی چ جلێکت لەبەرا بوو لەکوێی ماڵەکە بووی ئەمە واد لێکە کە بابەتەکەش وردە بیر بکەیتەوە بەڵام ئەگەر تۆ لە سەرەتای یەکەم پرسیار دەست بەمە دەست پێ بکەی دوای فریایی پرسیارە ئاسانەکان ناکەی ئەنجا خوێندکار کە وەرەقەی تەسلیمی مامۆستا کرد یەکسەر دەست بچێ بۆ ماڵ لە حەوشا لەگەڵی قوتابێکی قسە ناکە ئەوە چی هاتەبەوە ئەوە زای کام دەرسە داخڵ بوو ئەوە پرسیارە من نەوەزانی تۆ ئەوزانی ئەمانە یەک نمرە بزانە غەڵەتی کردووە دە نمرە دەرەجەی لێشکێنێ بۆ تاقیکردنەوەی دواتری زۆر ڕاستەوەیە زۆر مشکلێ لەبەرەوە لەگەڵ کەسا قسە ناکە سار دەبیتەوە لە سعیکردن خەفەتە خۆی ئەو دوو ڕۆژەی سێ ڕۆژێکە لەبەر تاقیکردنەوەکانی وزاریایە بۆ دەرسی داهاتووتر تااقەتی سعیکردن نامێت هەر خیاڵە لای ئەو غەڵەتەیە کە لەو کاتەیە ئەگەر کردی بێت بزەبت لەبەرەوە یەکسەر لە حەوشەی تاقیکردنەوە دەرچوو لە هۆڵی تاقیکردنەوە دەرچوو ڕاستە و خۆ بە ماڵ لە سۆشیال میدیاش سەری وەڵامەکان نەکا کە پۆستەکرێ لە وەڵامە ڕاستەکانی ئەم دەرسی ئەمڕۆیە بە هیچ شێوەیەک خاستەویستم ئەو پرسیارە بکەم کە بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان و سوۆشیال میدیا لە کاتی امتحاناتە چ کاریگەرێکی خراپی هەیە بە هیچ شێوەیەک لە یەکەم ڕۆژی ڕۆژەکە نابێت هیچ ئامێرێکی زیرەک بەکاربێنە بۆ تەلەوەی پۆلی 12 نە ڤایبەرنەوە بنازانم نە سۆشیال میدیاکانی تر هیچ شێوەیە هیچ کاتی ئەو نێت تۆ قسە لە خەڵکا بکەیت و پرسیار لە خەڵکی کاتی ئەوەی کە خۆت خەریکی مڕاجعی بابەتەکانی خۆشکی و خاستن ئەوەی باسمان کرد کە هاتەوە بۆ ماڵی خۆی خوێندکار نابێت سەی وەڵامەکان کرێکە لە سۆشیال میدیاکان بڵاوکرێتەوە لە پێیجەکان بڵاوکرێتەوە بە هیچ شێوەیەک سەی وەڵامەکان نەکە و زۆر جار بینی خزم و کەسوگات دەستەکەم بە تەلەفۆنکردن چۆن بوو ئەمڕۆ لە تاقیکردنەوە چەنە هێنی ئەوان نازانم تاقیکردنەوەی خۆم جواب داوەتەوە ئینشاڵڵا هیوادارم دەرەجێکی باش بێنم خەریکی تەحلیل نەبە چەنی واتە تۆ ئەبێ یەکسەر دەستکەی بە ئامادەکاری بۆ تاقیکردنەوەی سعی داهاتووتر ئەمە پەشۆخان هەمووی 21 ساعت و نیو پێچێت حەنی وزاری 21 ساعت و نیو پێچێت حەوت تاقیکردنەوەی هەر تاقیکردنەوەی تقریبا 3 ساعت 3 کاتژمێرونی 21 کاتژمێری پێچێت ینی هەموو مستەقبەلی ئەم خوێندکارە پسپۆڕەتی کە ژیانی داهاتووی دیارەکە پەیوەندە بە 21 کاتژمێرەوە کە لە تاقیکردنەوەیە کاتە ئەو بینی تاقیکردنەوەە زۆر گرنگە لە ژنگێکی ئارام و تەندروست و هێمن نابێت و خۆی تووشی سترس و قەلەقی نەکە تابیش خۆی هیلاک بکە لەگەڵەوە بالفعل وەکو وتمان دوو یاسامانەیە زۆرترین مڕاجعە یەکسانە بە زۆرترین نمرە زیادکردنی ترس و قەلەقی یەکسانە بە کەمکردنەوەی نمرە ئەم دوو یاسا گرنگە کە خوێندکار هەمیشە لە بیری بێت هیوادارم بە هیوای هێنانی دەرەجەی باش بۆ هەموو قوتابیان کاتێک ئەوتەمە مامۆستا بەڵێن پێم خۆشە باسێکی ئەو بکەی ئەو قوتابیانی کە ساڵی نوێی خوێندن ئەچنە پۆلی 6 یاخود پۆلی 3 ئامۆژگاری چییە بۆ ئەوان ئەو پشووی کە هەیەە بەچیەوە بەسەری بەرن چی بکەن زۆر باشە تەمان ئەو خوێندکارانەی کە ئەم هاوینیان لە بەدەسای لە قۆناغێک ڕۆن بۆ قۆناغێکی تر زۆر گرنگە خوێندکار هەوڵ بدات لە زمانی عەرەبی و لە زمانی ئینگلیزی خۆی باش بکات بەلای منەوە ئەو زۆر گرنگە کە خوێندکار لە هەچ قۆناغێکا بێ پێش قۆناغی 12 ئەو بدایتر لە هەچ قۆناغەکە زمان باش بکات و خاستن ئەو قوتابیانی کە ئەچنە تەقوی خوێنن دەرسەکان خوێنن پێویست ناکە هەموو دەرسێک خوێنن ڕاستە ئەو دەرزەی کە هەستە کاتیایە لاوازە ئەم ساڵ لە ساڵی ڕابردوو لە پۆلی 9 لە بیرکاری باش نەبوو ئەم ساڵ چێتە پۆلیدا ئەوڵدا ئەم هاوینە دەرسێکی بیرکاری وەرگێت یاخود ئینگلیزی وەربگرێت یاخود بۆ نمونە مێژوو وەربگرێت هەچ دەرسێک لەو دەرسانە و خاستن لە قوتابیانی پۆلی 11 بۆ 12 ئەو خوێندکارانە ئەم ساڵ لە قۆناغی 11 کە یەکی حەوت تاقیکردنەوەیان کۆتایی پێدێت لە یەکی حوتایەکی نوە کە ئەم دوو مانگە پشویان هەیە ئەتوانن واخوان یان لە ماڵەوە بنیان ئیش بکەن یاخود تەقوی وەرگن دەرس وەرگن لە لای مامۆسای تایبەت من پێشنیاریان بۆکەم هەر لە خوانە نەچنە هەموو دەرسەکان دەگرن هەموو دەرسەکان مشکلەیە تۆ لە مانگی نەوە چتە پۆلی 12 بۆ لە ئێستا خۆت مشەوش کردووە خۆت سترس کردووە توانایەکی زۆر سەرفەکەی دواتر لەو سەر تااقەتە نامێنە سعیدیا بکەیت ئەو دەرسەی کە تیایە لاوازە تەنها ئەو دەرسەوەرە بگرێت و من پێشنیارێکم بۆ خوێندکارانە هەیە کە پۆلی 11 ئەم ساڵ ئێمە 6 بابەتمان هەیە پێوترێ بابەتە زیادەکان لە پۆلی 12 کاتێتە پۆلی 12مانەوە کاتێکی زیاترەوە بە بەجیا خەریکی سعیکردن بی بۆ شتێک نییە کە بۆ نەپەیوەندی بە شەرحکردنی مامۆستاوە پەیوەندی لە بەرەبەرکردنی خوێندکار خۆیەتی ئەویش بریتە لە ئەدەبی کوردی ئەدەبی عەرەبی ئیبسۆت ڕیدین ساوەند لەگەڵ ئاین ئەگەر خوێندکار پۆلی 11
لە هاوینی پێش 12 تەنها ئەم 6 بابەتە لەبەر بکە کیفایەتە ببێ ئەوەی بەشداری بکات لە هیچ جوانێکی تایبەتە لە هیچ تەقویەکە لە هیچ پەیمانگایەکە دەرس بخوێنێ تەنها ئەم 6 بابەتە بە تەواوەتی سعی و کۆشش و بە جوانی لەبەریان بکە کیفایەتە بۆ خوێندکاری پۆلی 12 لە دوای ئەم ئەگەر خوێندکارێک ئەزانێت لە دەرسێکا لاوازە تەنها لە لای مامۆستایەکی تایبەت ئەو دەرسەوە بگرێ و هیچ شتێکی تر پێویست ناکە هەموو دەرسەکان وەربگرێ و زۆر خەڵەت زۆر باشە زۆر سوپاس بۆ تۆ کاک بەڵێن شتێکی و تۆم نەماوە کردو خۆت دەستان خۆش بە زۆر سوپاس بۆ تەوەرەک و بە بەرنامەکەتان هیوادارم ئەم زانێرانی کە باسمان کرد و ئەو تەکنیکانی کە لە ڕێگەی جەنابەتەوە لەم بەرنامە گەنرا خوێندکاران و قوتابیان و خاستن خێزانەکانی قوتابیان هەوڵ بدەن جێبەجێ بکەن چونکە بە سادەوەری مەگرن لە ڕاستیە هەرێکێک لە تەکنیکانی کە باسمان کرد کاریگەری زۆر دروستەکان لەسەر شێوازی سعیکردنی قوتابی و لەسەر بەدەستهێنانی نمرەی بەرز دووبارە سوپاس بۆ جەنابیشتان زۆر ڕاستە دوای پەشیمانە بنەوە دڵنیام لەوە ئیشەڵا ئەم ماوەی خۆتان تۆزە هیلاک بکەن بۆ ئیشەڵا ئەنجامێکی باشتان هەبێ هەم دڵخۆشیە بۆ خۆشتان و هەم بۆ خێزانەکانیشیان بە تەکیدی دووبارە زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا باڵەنجاف کە بەڕێزیان ڕاهێنەری هونەرەکانی کۆششکردن بوون ئەمڕۆ قسە و باسمان کرد لەسەر خۆ ئامادەکردنی قوتابیان بۆ تاقیکردنەوەکانی ئەزموونە گشتیەکان و ئەرکی مامۆستا و خێزانیشمان باس کرد دووبارە زۆر سوپاس بەخێربێ و زۆر سوپاس بۆ سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان بەرهەمەکانی دۆلفینسی و سوپاس بۆ سپۆنسەری جلوبەرگەکانم ئاوا دیزاین لە شاری هەولێر تا بەرنامەیەکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بە سپۆنسەری بەرهەمەکانی دۆلفینسی بەرنامەی ئێوارەی سلێمانی پێشکەشکرا.